اما انتفاض زمان کرد بۆ ئێمان نەکردوان بێ لێرە بەس پارە سەر سامانی میلەتی بەرن و لە ئەوروپای دانێن و بیخۆن. ئەمە قسەی هاوڵاتیەکی دەڤەری ڕاپەڕینە لە نێو گەرمای تااقەت پڕۆکەینی هاوین و لە نۆرەیەکی درێژی وەرگرتنی تەنیا 40 لیتر بنزینی حکومیدا. لەبەرەوەی ئێمە ئەو کورداتیەمانگە کرد و ئەو هەموو شەیدەماندا لە بۆیەمان نەدا بەڕاستی نەوت و بنزین و گاز و ئەو وڵاتەمان لە قەتحکەن و نەماندنێ. نیگەرانیەکان گەشتونەتە ئاستێک جیاوازی چینایەتی نێوان دەسەڵاتداران و هاوڵاتیانی ئاسایی بەڕوونی هەستی پێدەکرێت. ئەوان تەنیا خەمی کۆمپانیا و سەروەت و سامان و باخەڵی گەرمی خۆیانە، باکیشان بەوە نییە هاوڵاتیان لەبەر گەرمای چلەی هاویندا ئازار بچێژن. بەداخەوە لە بۆ حیف مەعەلەسەب لە بۆ ئەو کوردستانە جوانەی کە هەموو جێز و خەزێنەیە هەموو بەرد و داری هەموو زێڕە بەس مەعەلەسەب سەرکردەینە دۆ خەرجی لەوە خراپتر نابی. کورداک شەیدا دێڵێ کاکە وەڵڵاهی دەنیارم ماڵە داینە سەرمانگەم بای ناکە کە منداڵەکەی پێبژینی هەر حەیی بەدارزانە بۆ ئەوانە هەتا ئێستا شەیدێکیان نییە بخۆیان کوڕەکیان شەیدی و سەرکردانە. هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕینیش وەک دانیشتوانی هەر ناوچەیەک لە بەردەوامی قەیرانی گرانی نرخی بنزین نیگەران و بێزارن. هاوڵاتیەک دەڵێت ئەوە سزادانی خەڵکە کە ڕاپەڕینیان کرد. هاوڵاتیان هێشتا بۆ سەرەتاییترین مافەکانی ژیانیان چەندین کاتژمێر لەبەر تیشکی خۆردا نۆرە دەگرن و دەسەڵاتیش بێباک و کەمتەرخەمە. ئەمە سەزادانە بۆ خەڵکی دەڤەری ڕاپەڕین ئەوە نەک لە خزمەتیدا بەڵکو ئەیانەوەی خەڵکی دەڤەری ڕاپەڕین زیاتر سزا بدرێ چونکە کاتی خۆی ئەوان ڕاپەڕینیان کردووە ئەیانەوەی بازی ئەو ڕاپەڕینەی ئەمڕۆکانی بدەن بۆ یەک بەنزیخانەیان دیاری کردووە. ئەو داهاتی ئەو وڵاتە تەنها بۆ بەرپرسانە بۆ کوڕە مەسوولەکانە بۆ ئەو مەسوولانەیە کە لە شاخ بنانیان نەبوو بخۆن ئەمڕۆکانی ترەقیان کردو و دەوڵەمەند بوو لەسەر حسابی خەڵک بەداخەوەڵی گەرماتە گەرما بە گەرما کاکەتو لە سعات 5 بیان بێ سەر بنزین ئێستا شمەر نەبەت نەکردو سعات چەندە وەڵاوە سعات 10:35 دقیقە نەچوومە جووری بەرتان نەکەوتووە ناوڵە تاسە بەرم نەکەوە بلیچ جێ بەچە تاکو جووتیشە ئەگەر ڕاستی دەیە لە بۆمە گونجاتر ڕۆژان دەها لێرەیەکی زەعام دروست دەبوو ئەوەی ئێوار ساری ڕای دەگرت ئەوەی بەیانی دەها ڕاز چ ژووری فەقیرەکەش بە بەری نەکەسان بخۆم ئەو ڕۆژانەوە بەرم نەکەوت سعات 11 نکتی نەما ئەیجا لە بانی واتون نوێژ بانی کردواتون هیوا لە ئەوەی واتۆ لە سعات چواری لە دوێنەوە سعات چوار هاتووە جا بەنزینەکەمان بۆ چا ناکەن ئەو ئیشی حکومەتە حکومەتیش بۆمان ناکەن. دابەشکردنی بنزینی 750 دیناری لەسەر بڕیاری قائیمقامیەتی قەزای ڕانیا کراوەتە سیستەمی پسوڵە و تاک و جووت بەڵام بەهۆی تەرخانکردنی تەنیا یەک بنزیخانە بۆ تەواوی سنوورەکە قەرباڵغێکی زۆر دروست دەبێت و هیچ کاریگەریەکیشی لەسەر دابەزاندنی نرخی بنزینی بازرگانی نابێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیا.